کاک بەرزانەتوانی وەسفێکی زەم لەگەڵ بوختانە بۆم بکەی فەرقەکەیان چیە و دوانە؟ بوختان و زەم؟ بەڵێ زەمکردن. بەڵێ زەمکردن و بوختانکردن فەرقەکەیان چی شتێک؟ بوختان ئەوەی وەسفی زانایانە. بوختان ئەوەیە کە شتێکە تێدا نەبی، زەمیش ئەوەیە کە تێدابی پێ ناخۆش بی. ئەی باشە زەمکردن جایزە لە دینە؟ نەخێر. ئەی باشە ئەمە زەمکردن جایز نییە لە دینە. ئەی بوختان هیچیان جای هەموو حەرامە، هەوەی مەکروهە حەرامە، ڕێپێدراو نییە، نەخوازرا، هەر شێوازێک بی منکەر، ئەمانە هیچی جایز نییە. تر پێویست دەکات ئەم شتانە بژمێری عەزیزی من. باشە ئەگەر جایز نییە ئەی باشە چۆن نەتوانی بوختان بە کەسێ بکەی کە تیا موجود نییە؟ ئەمە بوختانم نەکردی، ڕاست ناکەی جەنابەت. یعنی تۆ هەموو قسە هیچ بوختان نەبوو؟ ئەمە بوختانم نەکردی عەزیزی من، تۆ بەغەلەت تاچووی. وەکو ڕێزت بگرین دەڵێ بەغەلەت تاچوو. لەبەرەوەی بەغەلەت تاچووی. باشە با من یەک پرسیارە لێکەم. من حەقی بۆ نمونە لە مۆزوعانە مەکە عەزیزی من. من یەک شتێڵیام، یعنی بە داوای لێبوردنیە کاک باوکی ئادەم هیچ ناگۆڕێ، زەلام متەکەبر نەوێ، متەکەبر ئیشی شەیتانە. شەیتان کیبری لێرە ڕێگە نادم ها یەک دقا. ئەمن متەکەبر نیمە کردە ڕیکۆردی شەم کردە ئیشم بە ڕیکۆرد نییە، من ئیپیای ڕیکۆردیم کا بەرزان سەجارکردیتە لەو شتانە وەڵام دەست ناکەوی ئەتو نەکردی نازانم خۆ ناڵێم تۆ والله هي من نكردو ما يقدرتني قانون كما مصطفى قاعد كم قصقي خون طاوكم من ايش من بالريكورد نا ايش من بفشت بس تسقي داومك قوسيكم دي كاغرب قوسيكم دي عزيزي من متكبرني ما ظلام ايوش انكار ما بل تمام يعني امن اقر خلت بهم لاخويا ترسم فلان في ساسيه كاك من اقر خلت بهم كرب اشكراش نتوان بمثلا يبرم ولا كاك حيام دشي وشرفم دشي ديم خودتوان ببريفر بكابراي بلم كاكا من دايري بردن كاكا لا يخلقش باسمك لا بالشخصياتي من خودتوان هو كم هيز نبي خودتوان بتو بلم كاكا تو بري بارزان دايري بردن كاكا خون دتوان وانا بكم بابا جيان غلطني ما صار لصق طاو بلام من لسر حقم بحياتي دايري بردنا كم دبي حبش دايري بردن كا وبحياتي لبرو لسر حقم بياو برام برام بابي ولا لسر ما حقي وخلق في الشخانة يا دقي عزيزي من تاخذ بيا افراد مكة مش دارش مع مكة وممنونين فرما براي بيا وكم هم شوي لقى من زنا كذا هذا السجل زور بيجا والله بيه ملام اللي اخوي اخواني بلا يتمو هذا ما افرد شيء بيه متى الناس ما افرد لو اخلاقي شو ما زاد توامي ام داعشه بو يوازن هنايا لا بشرى جماعي لقى الكرديم والان كابرايا هولي داوا لەگەر کوڕەکەم زینای کە نێربازی دەڵێ پیاوەکەت زینای لەگەڵ من کردووە حەزی بە من و زینای لەگەڵ کردووە ژن ئەگەر دەچێتە مێشکی دەڵێت و زینا لەگەڵ کردو دەبێتە مشکلە باشە تەڵڵاهی مچاکە پیاوەکەم لەگەڵ کردو ئەو لە ماڵی ئێمە چۆن زینا لەگەڵ کردن نایخوا دەبێتە مشکلەیە پیاوەکە لە قەهران ژنەکەی خۆی تەلاق دەدا ئێستا عائیلە هەڵوە شاولەت بڵێ وڵا ئەم مێردە ویستی سواری کوڕم بی دا مێردم سوارم بووە غير اسم لك جنينة والله بلقم لا نسيتي حزم يسا بيا بقور ساس من زارك بيا بقور دلين نخوش جنسي هي نازم جوا بس خوار زان نازم